هەروەها سەرنج بدەن کاتێک خۆی پەروەردگار دەفەرمێ وأنكحوا الأيام منكم بەڕێزان ئەم ئاەتە لە سوورەتی ئەننوردا لە دوای باسی چیەوە هاتووە ها قورئان عەرزم کردن هەمووی تەواوکەری یەکترە ئاەتەکانی باسی زینامان بۆ دەکا باسی ملاعانە دەکا باسی بوختان دەکا باسی چاوپاراستن لە نەزەری حرام دەکا ئەم جا دەفەرمێ وأنكحوا الأيام منكم ئەم ئاەتە پێمان دەڵێ چی دوو دەرسی گەورەمان دەداتێ یەکەم ئەگەر دەتەوێت کوڕ و کچەکە تووشی زینا نەبن تووشی قسە و قسەڵۆک و بوختان نەبن تووشی نەزەری حرام نەبن وەرە کاکە ژن بۆ کوڕەکەت بێنە وەرە کچەکەت بە شەرعی خوای پەروەردگار بەرشوو بدە ئەها لە پێشەوە باسی زینای کرد باسی ملاعانەی کرد باسی حکمی بوختانی کرد ئەمجا دەفەرمێ هاوسەرگیری بۆ کوڕ و کچەکانتان ئەنجام بدەن خەمیان لێ بخۆن یعنی تۆ هەر بە کوڕەکەت دەڵێ وریا بە زینا نەکەی وریا بە تووشی خراپە نەبی بەڵام ئەی پارەت بۆ چی ئەی بۆ هاوسەرگیری بۆ ناکەی ئەی بۆ خەمێک لە کچەکە ناخۆی بۆ وا ئەزانی پارەیەکی زۆرت هەیە باوکی کچی بەڕێز کچ دیاری خوایە فەرقی نییە لەگەڵ کوڕەکەتە تۆ بڕیارت داوە 250 دینار دۆلارێک لە ماڵەکەت بۆ کچەکەت سەرف نەکرێ بەخوا کچەکەتە لە ماڵەوە دەمێنێتەوە چەندت بۆ کوڕەکەت سەرف کرد کاکە نیو ئەوەندە بۆ کچەکەت سەرفکە وەڵای کوڕێکی باش دێ و ئەبێتە کوڕی ماڵت و کچەکەشت دەچێتە ماڵ و حاڵی خۆی بۆیە ئاگادار بە خاڵی یەکەم دەفەرمێ ئەگەر دەتەوێت ژیانی کوڕ و کچەکەت بە پاک و پوختی بێ زینا و خراپەکاری و بوختانکردن و قسە و قسەڵۆک بڕواتە سەر خەمی هاوسەرگیری لێ بخۆ دووەم خاڵ پێمان دەڵێ هەر کات دەرگایەکت داخست یەکسەر دەرگایەکی تر بکەوە دەڵێ قورئان دەفەرمێت نەچی توخنی زینا بکەوی بەڵام دەرگای هاوسەرگیری بۆ کردیەوە ئەوە تا هەمیشە کاتێ بە منداڵەکانی خۆ دەڵێ کوڕی خۆم کچی خۆم ئەمە مەکە و ئەمە مەکە و ئەوە مەکە ئەمە مەخوێنەوە ئەمە مەخوێنەوە ئەمە مەخوێنەوە سەیری ئەم سایتە و ئەوە مەکە دەرگاکەی بۆ بکەوە بڵێ ئەن دەرگای تری هەیە حەلی ترمان هەیە ڕێگەی ترمان هەیە هەموو دەرگاکانی لێدا مەخە ئیسلام لە قورئانەکە پێمان دەڵێ کاتێ پەروەردگار دەفەرمێ ئەمانە حرامن دەفەرمێ زەواج حەڵاڵە تۆ ئەم دەرگا حەڵاڵە ببینە بڕۆ ئەم شوێنە حەڵاڵەوە بۆ ئەوەی کە ئەگەر هاوسەرگیریت کرد هاوسەرگیریەکی سەرکەوتوو بێت